چوارچێوەی هەمانگی بۆ کۆکردنەوەی زۆرینەی لایەنە شیعەکان توانیتەوە سەدری دوور بخاتەوە، بەڵام سەرکەوتن لە پێکێنانی کابینە حکومیەکە بە سەرۆکاتی محەممەد شیع سوودانی هەوڵی زۆری دەوێت بۆ وەرگرتنی متمانەی ناوخۆ و دەرەوە، بە تایبەتی زۆرینەی لایەنە پێکێنەرەکانی چوارچێوەی هەمانگی بوونی هێزەکانی ئەمریکا لە عێراق ڕەت دەکەنەوە. ئێتلافی بەڕێوەبردنی دەوڵەت لەلایەن چوارچێوەی هەمانگی و هاوپەیمانەکانی سەدرەوە پێکێنرا. لەتیف ڕەشیدیان بۆ سەرۆکایەتی هەڵبژارد و ئەویش سوودانی ڕاستپات لە ماوەی 30 ڕۆژدا حکومەت پێک بێنێت. بۆیە لایەنە شکست خواردووەکانی ئەم قۆناغە تەوژمی سەدری و یەکێتی نیشتیمانی کوردستانن. سەرڕایەوەی لەتیف ڕەشید سەربا بنەماڵی تاڵەبانیە، بەڵام پاڵێوراوی ئەوان دوور خرایەوە. ئەوەش لێدانێکی کەمەرشکێنە کە چوارچێوەی مانگی لە پێناوی دەسەڵاتدا ئاڕاستەی هاوپەیمانەکەی کرد. ساڵح محەممەد عێراقی نزیک لە مقتەدا سەدر لە تویتێکیدا دەڵێت جەخت دەکەینەوە لەسەر ڕەتکردنەوەی ئاشکرامان بۆ بەشداری ئەندامان و لایەنگرانمان، ئەوانش کە لە حکومەتەکانی پێشوشدا بەشدار بوون بە هیچ شێوەیەک نابێت بەشداری لەم حکومەتەدا بکەن. ناوبراو حکومەتی داهاتووی بە حکومەتی ئیتیلافی پاشکۆ و میلیشیایی لە قەڵەمدا کە بەرپرسانی نە لە ڕابردوو و نە لە داهاتوودا وەڵامی خواستەکانی گەل نادەنەوە، ئەوانە ئەزمون کراون و تاقی کراونەتەوە. لن ننسى مطالب شبابنا الحق. ناوبراو ئاماژەی بەوەش داوە سوودانی لە دوای ئەوە هات کە هەوڵدان بۆ پێکێنانی حکومەتێکی زۆرینەی نیشتیمانی بێلایەن کە ئێسا و دادگەری تێدا سەروەر بن شکستیێنە کە دەیویست چەک تەنها بەدەستی هێزانە نیشتیمانیەکانەوە بێت. ئەم حکومەتە چەندین گرفت لە بەردەمیدایە، لەوانە ئۆپۆزیسیۆنی بەهێزی سەدری و تشرینی کە داوای چەکسازی ڕیشەیی دەکەن و بڕوایان بە پێکهێنەرانی کابینەی سوودانی نییە. حکومەتی پشکپشکێنەی تایفی بۆ خۆی ئەو گرفتە کوشندەیە کە عێراقی دوای 2003 بردووەتە ڕیزی گەورەترین وڵاتە گەندەڵەکانی جیهانەوە. شەڕی چوارچێوەی هەمانگی و هاوپەیمانەکانیشی بۆمانەوە و دەستکەوتی کێکی دەسەڵاتە، بۆیە هیچ کاتێک لە پێکاتەیەکی لەو شێوەیەدا حکومەتی خزمەتگوزار لەدایک نابێت. هەرچەندە ئەمریکا و هاوپەیمانەکانی لە ئەوروپا و کەندا و پیرۆزباییان لە ڕاستپاردنی سوودانی کرد بە هیوایەوەی لەم قۆناغەدا وڵاتێکی سەقامگیری خاوەن وزە هاوکاری قەیرانی وزە دەکات. هەرچەندە زۆربەی پێکەنەرانی چوارچێوەی مانگی لەسەر لیستی تیرۆرن و دژی بوونی هێزەکانی ئەمریکان لە عێراق و چەندین جاریش ئەو هێزانەیان موشکباران کردووە. تەنانەت دەیانەوێت عێراق بەرە و چین هەنگاو هەڵگرێت، بۆیە ئەگەر سوودانی هاوسەنگی لە پەیوەندی نێودەوڵەتەکاندا نەپارێزێت و دژایەتی ئەمریکا بکات، واشنتن کارتی گوشاری بەهێزی ئابووری و ئەمنی لەدەستدایە بۆ سزادان و ئازار پێگەیاندنی عێراق.